ئەو منداڵانی کە کەوتونەتە ناو ڕووبارەکەەوە. بەڵێ کاکارێز سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێت. ئێمە لەگەڵی علیبەجین دیارە وەک ئاماژەشت پێدا لە هەواڵەکە کە شەوی هەینی لە سەرشەمە ئۆتۆمبیلێک لە گەڵی علیبەگ لە نزیک سەیرانگای کانیماران دوای ئەوەی کە هەوڵی دەپێشکردنەوەی ئۆتۆمبیلی دابوو بەداخەوە کە کەوتە نێو ڕووباری گەلی علیبەگ بەهۆیەوە سێ منداڵ گیانیان لەدەستداوە تاوەکو ئێستا تەرمەکان نەدۆزراونەتەوە گەڕان لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی ماوەی 2 ڕۆژە هەر لە ساتی ڕوودانی ڕووداوەکەوە بەردەوامی هەیە. تاوەکو ئێستاش تیمەکانیان بەردەوامن 15 تیم بە درێژایی ڕووبارەکە نزیکەی 40 کیلۆمەتر هەر لە گەڵی علیبەگەوە تاوەکو ئەگاتە زەی قەندیل تیمەکان بەردەوامن لە گەڕان بەڵام تاوەکو ئێستا هیچ لە تەرمی منداڵەکان نەدۆزراوەتەوە. لە ئێستاشدا لە گەڵی علیبەگ کە سوکاریان لێرن لەسەر ئەو پردەی کە دیارە لە وێنەکانەوە لەوێ دانیشتون کە سوکاریان خانەوادەکانیان هاوڵاتیان بۆ دڵنەواییکردن سەردانیانەکەن و بە درێژایی ڕووبارەکەش هاوڵاتیان و تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام لە گەڕاندان بۆ ئەوەی بتوانن بیان دۆزنەوە. من وتەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران کاکەوەند هاودیانیم لەگەڵەبێ کاک ڕەوەندەگەر بیتە ئێرە سڵاوتان لێ بێتن هەوڵەکانی ئێوە وەکو بەرگری شارستانی سۆران بەچیگەی. بەڵێ بە ناوی خۆی گەورە میهرەبان ئەمڕۆ دووەم ڕۆژی پرۆسی گەڕان بە دوای یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو سێ منداڵی کە بەداخەوە لە نێو ئۆتۆمبیلێک کەوتنە نێو ڕووباری گەلی علیبەگ و تا ئێستا بێ سەر و شوێنن. ئێمە بە درێژایی نزیکەی 35 بۆ 40 کیلۆمەتر لە شوێنی دەستپێکی ڕووداوەکەوە 15 تیمی بەرگری شارستانی بە هەردوو قەراغی ڕووبارەکاندا بەشکراون پرۆسەی گەڕانی ورد ئەنجام دەدەین و هەروە 4 تیمی مەلەوانی و ژێراو کە ڕاهێنراون بە شێوەیەکی ئەکادمی. ئەم 4 تیمە مەلەوانی کە پێکاتون لە بنکەی پاراستنی ئای ڕووباری سۆران و بنکەی پاراستنی ئای ڕووباری مەرگە سۆر و بەسەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەر و چەندین خۆبەخش و خزم و کەسوکاری قوربانیەکانیش کە هاوکاری تیمەکانی ئێمەکەن لە پرۆسەی گەڕان. ئێمە هەموو شێواز و تەکنیکێک بەکاردەهێنین بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات چارەنووسی ئەو منداڵانەیە کلای بکەینەوە. بەڵام بەداخەوە ئەمساڵ ئاستی ئاوی ڕووبارەکان ئەوەندە بەرزە کە کاریگەری دەکاتە سەر پرۆسەی کارکردنی تیمەکانی ئێمە چونکە ڕووبارە بەخۆی سروشتی ڕووبارەکانی ئیداری سەر بەخۆی سۆران زۆر سەخت بوو. ماشەڵڵا ئەم ساڵش بارانێکی زۆر باریوە ئەمە وای کردووە کە ڕووبارەکان هێندە بەهێز و بەخوڕن و لێڵن وا دەکاتن کارکردن لێیان زۆر زەحمەت دەبێتن. ئێستا ئێمە تیمەکانی ئێمە بەڕاستی لەگەڵ یاری لەگەڵ مەرگ دەکەن کاتێک بیانەوە بستنێ ئەم ڕووبارە بەهێزانە. بەڵام ئەو شوێنانەی کە توانا و دەرفەتی گونجاومان بۆ بڕەخسێت کە بتوانین مەلەوانەکان داخلی ژێر ئاو بکەین بۆی پرۆسەکە ئەنجام بدەن ئێمە تەواوی توانەکانی خۆمان بەکاردەهێنین هەوڵیش دەدەین ئینشاڵڵا لە زووترین کات بتوانین چارەنووسیان یەکلای بکەینەوە. ڕەوەند ئەو شوێنە چەند قوڵە کە ئۆتۆمبیلەکەی لێکەوتۆتە نێو ڕووبار؟ ئەو شوێنەی دەستپێک نازانم بە شێوەیەکی دروست چەند قوڵە بەڵام جێی وای تێدایە واتە شوێن وای تا 20 بۆ 30 مەتر قوڵایی هەیە واتە جگەلەوەی ئەو قوڵایە وەکو زەیەکان نییە لێرە پڕە لە تاشە بەرد و پڕە لە بەردی گەورە و پاشماوە ئەمەوا دەکاتن کە قوربانیەکان یاخود لاشەی ئۆتۆمبیلەکە لە ژێرەوە لە شوێنێک گیر بخوات و نەتوانین پێی بگەین ئەمانە کاریگەری دەکاتە سەر کارکردنی تیمەکانی ئێمە. خۆبەخش هاتووە هاوکاریتان بکە لە شوێنەکانی کرد؟ بەڵێ لە 2 ڕۆژی ڕابردوو چەندین خۆبەخش لە تاوی هەرێمی کوردستان پەیوەندیان کردووە و لێرە هاوشانی تیمەکانی ئێمە بە درێژای ڕووبارەکان ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن و هەر کەسێکی تریش بیەوێتن بەشداری بکە لەو پرۆسەیە چونکە ئەرچی ئێمە لە کۆتاییدا بریتە لە کەمکردنەوەی خەم و ئازاری ئەم قوربانیانە و دۆزینەوە و چارەنووسی ئەو منداڵانە بۆی هەر کەسێک بێ هاوکاری ئێمە بکە بە سپاسەوە بەخێر بێت و ئێمە دەرفەتی کارکردنی پێ دەدەین هاوشانی کارمەندانی ئێمە. سپاس کاکەوەند هاودیانی تەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران. بەڵێ کاکارێز ئەو ئۆتۆمبیلەی کە کەوتە نێو ڕووبار 5 سەرنشینی تێدا بووە شۆفێرێک و ئافرەتێک کە پوری شۆفێرەکە بوو ئەوان لە سەرەتای ڕووداوەکە ڕزگاریان بوو سەلامەتن و ئەو سێ منداڵانەی کە لە کەوتنە نێو ڕووباریش دوو لە مناڵەکان هی ئەم ئافرەتە بوون و یەکێکتریشیان هی برای ئافرەتەکە بوون بەداخەوە کە تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە تەرمەکانیان یەک مناڵک یەکێکیان تەمەنی 3 ساڵان بوو ئەوەی تریشیان 7 ساڵان و ئەوەی تریشیان 17 ساڵان بوو.
ئەوەی گرنگە لە نێوگەلی عەلیبەگ پێویستە حکوومەت ڕێگەچارە بۆ ڕێگاکان دابنێت و هەم ڕێگاکان فراوان بکە و بربەستیان بۆ دابنێت چونکە ئەو شوێنە ئەگەر هاتبا و بربەستی هەبایە ڕەنگە ئۆتۆمبیلەکە لە بربەستەکە مابایەوە نەچوو باڕووبار وە بەم شێوەیە هاوڵاتیان تووشی ناڕەحەتی نەبوون و تیمەکانی بەرگری شارستانیش بەم شێوەیە گرفتیان بۆ دروست نابێتن کە بە تایبەتی ڕووباری گەڵی عەلیبەگ ڕووبارێکی سەختە کارکردنی تێدا زۆر ئەستەمە تاشەبەردی زۆری تێدا و زۆر قوڵ ئەمە واکاتن کە کارەکانی بەرگری شارستانی سۆران قڕستر بن لە کاتی کارەکانیاندا بۆیە کاتی زیاتری ئەوێتن بۆ دۆزینەوەی تەرمەکان بۆیە پێویستە ڕێگاکان حکوومەت ڕێگەچارەی سەرەکی بۆ بدۆزێتەوە و ڕێگاکان بە درێژایی ڕێگاکە بربەستی بۆ دامرێ بۆ لە کاتی ڕووداوی هاتوچۆدا ئۆتۆمبیلەکان نەچنە نێو ڕووبار و ڕووداوی نەخوازراوی هاوشێوەی لێ نەکەوێتەوە. زۆر باش پامنێرمان ئازاد زۆمەراوایی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای هەرچی زووترە چارەنووسی ئەو منداڵانە دیاری بکرێت.